هەر لە درێژارەکانی خولی پلەدۆکانی کوردستان یانەی چەمچەماڵ توانی بە ئەنجامێکی گەورە سەرکەوتن بەدەست بێنێت. لا درێژەی بەڕێوەچوونی یاریەکانی تیپە پلەدۆکانی کوردستان چەمچەماڵ لەسەر یاریگای خۆی میوانداری کەیوانی کرد. سەرەتای یاریەکە و لە جێمی یەکەمدا هەردوو لا بەێرش بردنە سەر گۆڵ یەکتر دەستیان پێکردو، بەڵام چەمچەماڵ باشتر دەرکەوت و توانی کۆنتڕۆڵی تەواوی یاریەکە بکات و هەر بۆیە توانی لە جێمی یەکەمدا لە ڕێگەی یاریزانەکانی محەممەد یاعقوبی ژمارە 7 و بەڕەگەز ئێرانی 2 گۆڵ و چۆمان عومەری ژمارە 18 گۆڵێک تۆمار بکات و ئەو جێمش بەو 3 گۆڵا کۆتایی هات. جێمی دووەمی یاریەکەش چەمچەماڵ کۆنتڕۆڵی تەواوی یاریەکەی کردبوو. لەو جێمەشدا چەمچەماڵ توانی 4 گۆڵی تر لە ڕێگەی هەریەک لە یاریزانەکانی سامان ئەحمەدی ژمارە 10 2 گۆڵ و بەختیار عومەری ژمارە 30 گۆڵێک و وریاتایری ژمارە 9 گۆڵێک و یاریەکەش تا کۆتایی و بەو 7 گۆڵە لە سوودی چەمچەماڵ کۆتایی پێهات. بەنسبە دیارە ڕۆمان کە لاو یاریگای خۆمان بوو ئەتوانم بڵێم سواز بۆ خوای گەورە کە بە ئەنجامێکی گەورە ئێمە لە بەرژەوەندی خۆمان کۆتاییمان پێنا. یاریزانەکان لەو پڕی ئازبەرجیا بوون، ئەوانەی کە من پێم وتبوون جێبەجێ بکەن ئەتوانم بڵێم بە زیادەوە جێبەجێیان کە دەستخۆشی لە هەر هەمویانەکەم. هیوادارم ئێمە بەڵێنێکمان بە یەکتریە کە دوای یاری ڕانەکە شکستمان هێنا لە شاری ڕانێ بەرامبەریانی ڕانێ کە بتوانین ئەم یارانەی کە مامانە بە سەرکەوتن لە بەرژەوەندی خۆمان کۆتایی پێبین بۆی بتوانین سەرکەوینەوە بۆ خولی پلەکانی کوردستان. سواز بەخوا تا ئێستا بەڵێنەکەمان بەسەر بردووە و لە داهاتوە دوو یاریکەمان ماوە یارێ دەرەوە یاریگای خۆمان یان ناو یاریگای خۆمان بتوانین هەمان ئاست و ئەنجام لە بەرژەوەندی خۆمان بەدەست بێنین. ئینشەڵا پیرۆزبایی لە سەرجەمە و هاندەرە خۆشەویستانە ئەکەم بردنەوەشمان پێشکەشە بەوان کە بە درێژایی 90 خولەک هانییانەکەیان داوە. یاریزانێکی یانەی کەیوانی شۆکاری شکستەکەیانی بەرامبەر یانەی چەمچەماڵ بۆ بەردەوامی قەیرانی دارایی و نەبوونی یاریگای پێویست و ڕاهێنانی پێویست لەلایەن ڕاهێنەرەوە گەڕاندەوە. وەڵاهی دەستخۆشی یاریزانەکانەکەم ئاستەکەمان سەبەب بەوەی کە دۆڕین نادیمکانیاتی نییە، یاریگامان نییە، دوای ئەوەزانەوە تر یاری پارەشی نییە، ترەوە یاریزانان بەس بۆ ڕاهێنەر تەمرینمانش نییە، ڕاهێنانشمان نییە، بەس بۆ یاری و چتەوە دێن کار دیارزانەکان شەر ئەوەندێ و ئەوان ئاسیان زۆر لێمە باشترە و تەمرینیان هەیە و پیرۆزیان بێ و دەستیان خۆش بێ و سووریان نەبوو. ینی نانە بەس بۆ یاری چەوە دێن بۆ کارێکۆ ئەمکانێت نادی هەرەوەندێ پارۆشتی کەمە و تر شتانەیە یاریزانیش هەرەوەندێ لەدەست دێ. زۆر سەمە مەسەماتوانی دوسێ یاریزانی کە باش بێنیت و مەسەلەن ئەو نادیە هەڵگرێ، بەس ئیمکانیات تر نادی نیەتی و ئیمکانیاتمان ئەوەندێ. لە کۆمەڵی یەکەم و قۆناغی کۆتایی و گەڕی سێمی یاریەکانی تیپە پلەدۆکانی کوردستان ئەمڕۆ سێ یاری بەڕێوە چوون. یانی ڕانیش بە ئەنجامی 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە سیروانی شارەزووری بردەوە و شۆریجەی کەرکووکیش بە 3 گۆڵی بێوەڵام لە بازیانی بردەوە. بڕیاریشە چەمچەماڵ لە یاریدا هاتوویدا بێتە میوانی شۆریجەی کەرکووک و ڕانیێش ببێتە میوانی بازیان و کەیوانیش میوانداری سیروانی شارەزوور دەکات. جەلال جەمالی